ئەم ئەڵلقەی پاسی یادگارمان تایبەت کردووە بە خەم و ئازار و کێشە و داواکاری و نیگەرانیەکانی خاوەن پێداویستی تایبەت یاخود کەسانی خاوەن پێداویستی و بەهرەی تایبەت. مەبەستمانە ئێمە لەم بەرنمەیە هیچ کەسێک نەبینە ناو پاسەکە و هیچ بەرپرسێک سەبارەت بە خەم و ئازار و کێشەکانی ئەوان میوانداری نەکەین لە ناو پاسەکە، بەڵکو ئێمە بچینە خزمەتی ئەوان، دەنگ و ڕنگ و داواکاریەکانیان بگوێزینەوە و بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە وەزارەت و دام و دەستگا و بەڕێوەبەرایەتی پەیوەندیدارەکان بڵێن کە پێویستە لایان لێ بکەنەوە. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت بۆم بەشەی بەرنمەکەش میوانداری دوو میوانی ئەزیزم کردووە، هەریەک لە بەڕێزان خاتوو چنوور تۆفیق کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام مامۆستایە و ئیشەکانی خۆی بەڕێکوپێکی بەڕێوابە، وروها کاکا عومەر جەبار سەرۆکی ڕێکخراوی کۆمەڵەی کورتە باڵەکانی کوردستانی وەش بەخێر سەر سەرچاوم کاکا عومەریان چنوور خان لە جەنابتانەوە دەست پێ بکەین. دیارە چیرۆکەکەت بەشێکی زۆر باشی کوردستانی زانێ کە زۆر لەسەری ناوەستین کە بابەتی گرنگترت لابوو کە باسە کرد کە بەهۆی تەقەی خۆشی و بابەتانەوە بوو ئەوەندە ساڵە نازانم بڵێم تۆ ناڵێنی گیرۆدەیان کردووی بەدەست بابەتێکەوە کە نەئەبوو وابێ، بەڵام شتەکە ئێستا وایە. پێم خۆشە باسێک لە خەم و معانات و کێشەکانی خۆت بکەی وەکو مامۆستایەک. سپاس بۆ بەرنامەکەتان. من وەکو مامۆستا دەوامەکەم لە قوتابخانەی ئەڵڵای بنەڕەتی، مامۆستای وانەی کۆمپیوتەرم و قوربانیەکی دەستی تەقەی خۆشیم کە هەتاکو ئێستاش لە بۆنەکانە هەر ئەکرێت تەنانەت دوو یانە یاریەکە هینی دەرەوەی وڵاتیشە کە تایبەت نییە بە وڵاتەکەی خۆتەوانە، بەس ئەوەنەیە کە ئەو یانەیە سەرکەوتووە بێ دەسەکەن بە تەقەی خۆشی ئەتریگوێ بۆ نایان کە کەسانیان گرێ بزانن کە ئەکرێ ڕووداوێک شتێکی ئاوای لێ بکەوێت. بەڵێ گوێ بۆ نایان کە کەسانێک هەن ئاوەکو من گوێرۆدا بن لەسەر عەربانە. چەند ساڵە؟ من لە تەمەنی 4 ساڵەوە فیشەکەم بەرکەوتووە هەتاکو ئێستا لەسەر عەربانە. تا ئێستا باشە. تۆ باست لەوە کرد کە تۆ بۆ کۆمەڵێک بابەتی تەندروستی تایبەت بە دۆخەکەت سەردانی وڵاتێکت کردووە تا هاتوویتەوە لە مەکتەبەکە جێگەیان گرتوین نەهێڵ ینی نەماوی لەوێ لە ناو سلێمانی بووە کەچی ئێستا داواشت کردووە ناتێنەوە ناو سلێمانی، تۆ لە ئەڵڵایی دەبێت ڕۆژانە هاتو چۆ بکەیت کە بۆ ئێوە بۆ هەموو کەس دوورە جێگەکە ینی بە دەرەوەی شار حسابە. بێگومان وایە من زۆر سەردانی زۆر وڵاتم کردووە بۆ چارەسەر بە خۆشحاڵیەوە کە ئەگەمەوە شوێنە عیلاجەکەم بۆ کرێت و سەرکەوتووە بێت، بەڵام کێمەوە کوردستان پێویستم بە عیلاج تەبیعی هەیە، پێویستم بە سەنتەرێکەیە کە پێشکەوتوو بێ ئەجیزەی تایبەتیان هەبێ بۆ کەسانی وەکو ئێمە کە هەتا ئێستا هیچ شوێنێک هیچ سەنتەرێک لە کوردستانە تایبەت نییە بە کەسی خاوەن پێداویستی تایبەت بتوانێت ڕازەی لێ بکات، بتوانێت بڵێن ئەو ئەندامانەی کە جەستەی کە لە دەستیەوە بەرەبەرە خراپتر نەبێ. من لە 2014 سەردانی وڵاتی سینم کرد، لەوێ چارەسەرم بۆ کرا زۆر دڵخۆش بووم، ینی دڵخۆشی من باز ناکرێت من لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ئەکاونتی فەیسبووکەکەتەوە ئاگادار بووم. بەڵێ لەوێ چارەسەری قاچم کرا ئەبووە بازمێتەوە لە کوردستان عیلاج تەبیعیم کردایە لە سەنتەرێک بەهۆی نەزانیانەوە قاچیان شکانم کە ئەو سەنتەرە خاوەنی مۆڵەتیش نەبوون، وەزارەتی تەندروستیش کە زۆر گلەیم لیان هەیە بە هیچ شێوەیەک سزیان نییە، ئیجراتیان لەگەڵ تەنها 3 ڕۆژدایان خست، پەیوەندیم کرد بە بەڕێوەبەری تەندروستیەوە بە منی وت ئەو سەنتەرە معیشەتی خەڵک لەسەر ئەو سەنتەرەیە تاکو منیشتم تا ئێستاش کراوەیە. من داواشم کرد لە دادگاکە بەلایەنی ئەوەڕێی. بەڵێ جەنابی دکتۆر سامان وەزیری تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بابەتەکەیە ئەگەر ئێوە بە دووەداچوون بکەن ئێمەش ئامادەی زانیاری زیاترتان بینێت چنوور خادێمەوە خزمەتت هەر لەسەر و بابەتە قسەی زیاترم بۆ بکەی. کاکە عومەر یاخوا بەخێر بێت. ئێوە بەنسبەت ئێوەوە چ جەنابتان سەرۆکی کۆمەڵەکەن معاناتی هەمویان دێتەوەلات چ بڵین کورتە باڵایان بەگشتی باسی تەندروستی کرد، ئێوە کێشتان لەگەڵ سیستمی تەندروستی لە هەرێمی کوردستان چیە؟
من زۆر سپاسان دەکەم سپاس بۆ تۆ کاکەیان سپاس بۆ برادرانش سپاس بۆ خاڵشەم بەڕاستی ئێمە لە ناو کێشە و معناتەکەین بە تایبەتی ئێمە لێوە جیاواز بین لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و بە جۆرێک ئێمە هەم لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی گەورەترین کێشەمانەیە زۆربەی تایەتی زەواجی کردەوە زەواجەکە بەڕاستی پێ پشتگیرنی بۆ بکرێ بە تایبەتی لە ڕووی چاودێری تەندروستیەوە لە ڕووی بواری ئەوە چاودێر بێ بە تایبەتی پشتگیرنی ئەوەی بۆ بکرێت لە هەردوو لایەن بە تایبەتی کورتەواڵایان بە شێوەیەک بکرێن ژێر چاودێریەوە یان بە تایبەتی ساکە ڕۆژانە کورتەواڵە زیاتەکە یان ئەو کەسانی کە زەواجەکەن زەواجەکانیان ئەڵەوەشێتەوە بە تایبەتی ئێمە پێویستیمان بە دەرزی گەشەکردنە یان پێویستمان بە بەحسێکی تایبەتە بە تایبەتی هەتا ساکە وەزارەتی تەندروستی پێشتر بەڕێز دکتۆر ڕێکەوت ئەو کاری کردو بەڕاستی باش بوو لە تا 50 باشتر بوو هەتا ساکە لە خەستخانی مناڵان و بە تایبەتی سەکە و دەرزیێنی و دەرزیە لە بازار بە 3 وەرەقەیە ئەبێ نۆ دەرزی بدەی بە تایبەتی نۆ دەرزیش بۆ کورتەواڵەیەکی کەسێکی کورتەواڵە بڕی موچەکەی 150,000 دینار 150,000 دینار بەشی بژێوی کەسێ ناکە $2600 چەند بەڵێ بە تایبەتی فعلاً بە تایبەتی تا ساکەش ڕێگیری ئەومانەیە تا ساکە لە ڕووی تەندروستی و کێشەیەکی وایان بۆمان دروست نەکرد ساک لە ڕووی عیادەکانەوە بە تایبەتی گەورەترین کێشەمانەیە یان عیادەکان کەسی خاوەن پێداویستی تایبەتی یان کورتەواڵایە یەکێک بڕاتە لای دکتۆری ئێواران بە تایبەتی ئەبێ بڕاتە سێم نۆم مەسعەدی تیان نییە یان ڕەمپەی تیان نییە گەورەترین کێشەی ئەمە سیستەمێکە بەڕاستیە بە وەزارەتی تەندروستی هەڵسێ بەم کارە کە کاراسانی بکرێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و یان کورتەواڵەکان ئەمە جۆرێکە بەدڵی ئێمە نییە بەخواستی ئێمە نییە بە شێوەیە ڕۆژانە ئێمە گرفت و ئازارەکانی کورتەواڵەکان ڕوبڕووی ئێمە بێتەوە لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕووی دەستەیەوە بە تایبەتی یاکی کورتەواڵامانەیە وایە لە ڕووی دەستەیە کورتەواڵای لە ڕوویەوەشەوە بەڕاستی گورچیلەی یان گورچیلەیەکی ئازاریە یان بە شێوەیەکە پێ چاودێر بێ بەسەریەوە یان لە ڕووی دەستەیەوە گەورەترین کێشەیە یانی ئەمە بە تایبەتی گەورەترین کێشەیە بە تایبەتی ئێمە تا یاسایەکی خۆمان نەبێ یاسای کۆمەڵی کوتەواڵەکانی کوردستان ناتوانین لەگەڵ حکوومەتە ڕاستی ڕوبەڕووی دادگاکەین ئێمە یاسایەکی خۆمان نەبێ توانین حکوومەتە ملکێتکەین بۆ دادگا ڕوبەڕووی یاساکەینەوە بە پێی یاسا تەحموڵکەین لەگەڵ حکوومەتی کوردستان باشە چنوور خان پێم خۆشە لێرەوە پەیامی خۆدا ڕاستەی جەنابی مامۆستاالان وەزیری پەروەردە بکەی سەبارەت بەوەی کە تۆ پێویستت بەوەیە دەوامەکەت لە دەرەوەی شارەوە لە ئەڵاییەوە بهێنرێتە ناو سنتەری شار لە سلێمانی لێرەوە داوا لە بەڕێز وەزیری پەروەردە ئەەکەم و سپاسیش یەکەم کە سەردانی کردم بۆ ماڵەوە بەڵێنی پێیان کە کێشەکانم بۆ چارەسەرکە یەکێکیان لە کێشەکانم تەندروستیم بوو و دووەمیشیان ئەوە بوو کە من لە قوتابخانەیەکی گونجاوە داوام بکەم بەڵام هەتا ئێستا ئەو قوتابخانەیەم دەست نەکەوتووە کە من بتوانم داوامی لێ بکەم گونجاومە بەستم لەوەیە کە من مامۆستای وانی کۆمپیوتەرم پێویستە هۆڵی کۆمپیوتەرەکان لە خوارەوە بێت یان پۆلەکانم لە خوارەوە بێت کە ئەچمە هەر قوتابخانەیە یەکسەر کە عربانەکە بینە پێمەڵێ من مامۆستایەکی ترم هەیە یان من پێویستم بە مامۆستای کۆمپیوتەر نییە کە ئەڕۆمە پەروەردە لە لای مشریفی تایبەت بە کۆمپیوتەر پێمەڵە خۆت بە دوای مەکتەبا بگەڕێ یان کە ئەچمە لای مامۆستا بەکر تەنانەت لە قاتی سەرەوە بۆ ئامادەی ئەوەی تیانە بوو بێتە خوارەوە گوێ لە کێشەکەی من وەربگرێ من لە حوشە وەستا بووم هاوڕێکەم یارمەتیان ئیشەکانی بۆ کردم پێمەڵەن خۆت بە دوای مەکتەبا بگەڕێەوە مەکتەبە بدۆزەرانە ئێمە نەقڵت بۆکەین من خۆم مافی خۆمە نەقڵ بمەوە لە بەرەوەی دەمێکە لە ئەڵایم لە 2009 لەوێم داواکارم لە وەزیری تەندروستی لە سەرۆکی حکوومەت کە من لە ئێستاە کە بەهۆی دانیشتنم زۆر لەسەرم کورسیە قاچم دەمارەکانی بەرەو تەسک بوونەوە ئەڕاخێنی بۆ ناڕوە ئەگەر بە زووترین کات فریای نەکەم لەوانێ بەرەو بڕینەوە بچێت من داوام لێ کردوون تەنها فیزەیەکم بۆ دابینکەن کە لەسەر مەسرەفی خۆشم ئەڕۆمە دەرەوەی وڵات عیلاجەکەم وڵاتەکە دیاری کردووە لە ئەڵمانیا بەڵێ چارەسەر تەنها پێویست بە فیزای ئەڵمانیا ئەوان تۆ خۆت لەسەر حسابی خۆت چارەسەرەکەی بەڵام ئەوان بەس هاوکاری داوای ئەوەشم کردو تەنها لەسەر فیزەیەکم بنە بەس بۆ ئەوەی کە بتوانم بڕۆمە دەرەوە بۆ عیلاجکردن بەدواداچوونی بۆکەین و ئینشاڵڵا بۆتان تەرتیبەکەین دەستخۆش هەر بژین و ماندوو نەبێت زۆر زۆر سپاس
بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێت بۆ ئەم بەشەی بەرنامەکە میوانداری دوو کەسم کردووە کە پێم وانی هەر کامێراکە بچێتە سەریانی تر پێویست ناکە ناویان بڵێم کاکە ماهیر و کاکە ئەحمە و دیارە من ئەمڕۆ بەرنامەکەم تایبەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت مەراسیمێک هەیە لەم جێگەی ئێمەیتیاین تایبەتە بە خەڵاتکردنی ئەو کەسانی کە بەهرەمەندن و کەسانی خاوەن پێداویستی تایبەتن ئەوەی بەلای منەوە سەرنجێکی جوان و تایبەت و سیر بوو ئەوە بوو کە ئەم دوو پیاوە بەڕێزە پێش زۆربەی بەرپرسەکان لەوێ حەزوریان هەبوو هاتنە ژوورەوە مەبەستمە کە ئەوانیش هەست نەکەن کە کەسانێک و گروپێکی یان فئەیەکی جیاوازن لە کۆمەلگە لە دید و تێڕوانینی هونەرمەندانیشەوە بزانین چۆن ئەڕوانە ئەوان و ئەبێت چیان بۆ بکرێت کاکە ماهیر لە جەنابتەوە دەست پێ یەکەم کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە کۆمەڵگەی کوردەواریە ئەگەر ئێستا بەراوردی بکەین زۆر دوور نەڕۆین بە دوای ڕاپەڕین تێڕوانینی کۆمەلگەش بۆیان گۆڕاوە لە شوێنە گشتەکان حزوریانەیە ڕێزیان لێنرێت لە هەندێک جێگەی تایبەتیان بۆ دانراوە پێم خۆشە لە تێڕوانینی ئێوە وەکو دوو کەسایەتی کوردستان وەکو دوو هونەرمەند بۆ ئەمڕۆ مەبەستان بوو لەم مەراسیمە حزورتان بێت کە تایبەتە بەوان و قسەتان چێ لەسەر دۆخیان بەڵێ من زۆر سوپاسانەکەم سوپاسی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەراتی گشتی گەشە پێدان و چاودێری کۆمەڵایەتیەکەم کە ئەمە دووەم ساڵە فستیڤاڵی دابشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەن ئەمە خۆی لە خۆیان ڕێزگرتنە لە جوهد و ماندووبوون و تەقدیری ئەو کەسە ئازیز و خۆشەویستانە چونکە بەڕاستی کاتێکە گوێ لە بەسەراتەکانیان ئەگریت ئەو کاتە ئەزانی ئەمانە چەند کەسێکی گەورن چەند کەسێکی داهێنەرن هەریەکە لە بوارێکی خۆیان چونکە بەڕاستی ئەمانە توانەکانیان زۆر سەرسوڕهێنە دەتوانم بڵێم توانای ئەمان لەوانەیە لە خەڵکانێکی ئاسایی کە خاوەن پێداویستی تایبەت نەبن زۆر زیاتریشە بۆیە خۆشبەختانە کۆمەلگاکەی ئێمەش ئەمڕۆ زۆر بە چاوی ڕێزەوانی لەمانە ڕوانن زۆر بە گەورەی لە توانای ئەمانە ڕوانن ئەمە بۆ خۆی ڕوویەکی شارستانی کۆمەلگاکەمانە کە ئەم جۆرە کەسانە توانیویانە ئەو توانایی خۆیان سەرباری ئەوەی کەوا کەسانی خاوەن پێداویستی تایبەتن توانیویانە بوونی خۆیان جێدەستی خۆیان توانای خۆیان دەرخن کە ئەوانی هیچیان کەم نییە لە خەڵکانی ئاسایی ئێمە هەمیشە پاڵپشتیانین ئەوەشی پێمان بکرێت و چی لە توانای ئێمە هەمیشە لە پشتی ئەوانین و هەوڵێن لەگەڵیان نابین دەستەکانە خۆش بە کاکە ماردێمەوە خزمەتت کاکە ئەحمەد پێم خۆشە بزانم کێوە تێڕوانینتان چییە بۆ کێشەکانیان پێتان وایە ئەبێ حکوومەت زیاتر و چەند بێتە پێشەوە و هەر لەوێەوە باسێکی هەنگاوی ڕێزەکەی خۆشتم بۆ بکەی ئەو پرۆژە جوان و باشە وەکو هەموو هاوڵاتیەک بووی هەیە لێی سوودمەند بێ ئەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چۆن نەتوانن لێی سوودمەند ئەتوانن ئەوانیش بە هەموو شێوەیەک لیان سوودمەند زۆر سوپاسی تۆکەم لەخوا بەزیا بە ئێستا ڕۆشنبیریەکی باش هەیە بەرامبەر ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ڕەنگە لە سەدەی پێشووترا کۆمەڵێک توانج و ئەم شتانە لەخوا بەزیابێ ئێستا نەماوە و ئێمە بەڕاستی داوانە هەموو خەڵقەکەکەم کە بە چاوی بەزەی سەیری ئەمانە نەکات بە چاوی هاوکاری بە هاوکاریان بین بەڕاستی لەخوا بەزیابێ کەم ئەندامیەکەشیان نەبووەتە ڕێگر لینانە بەڕاستی زۆر بەهرەمەندن یعنی ئەوەی لە دەست ئەوان هاتووە باوەڕ بێ لە دەست ئێمەمانان نایەکە ئێمە مەسەل جەستەمان تاوا من زۆر دەستخۆشیان لە یەکەم و زۆر سوپاسی و زۆر سوپاسی ئەو کۆمەڵەیەکەم کە ئەمە 2 ساڵە ئێمە بانگهێشت ئەکەن ئێمەش بۆ پەڵی ڕەحابی سەدرەوە هاتوین بەشداریش ئەبین لەگەڵیانە چیشیان پێویست بێ ئێمە ئیشەڵا ئەیکەین من دەمێکە بە تەمای یەک ئیشم ئەگەر وەلەو لەگەڵ بەهارخانە قسەم کردووە من حەزم ئەکرد دەقەیەک بۆ ئەوەی نابیستان شتێکمان بکردایە وەکو حرەکەی ئەوان چۆن عینێک مامۆسایەکمان نەبووایە یەکێکیش نەسێکی ئاوا دەقەی بۆ بنووسینایە بۆ ئەوەی ئەوانیش ئێمە لە هەموو تەلەڤیزیۆنەکان لێ درایە شتێکی کۆمیدی جوانمان بۆ بکردنایە بە ئیشارەت بۆی ئەوانیش با لەو شتە بێ بەش نەبن ئەوەی کە هەربیرتان لێ کردوێتەوە کەواتە نزیکە بچێتە بواری جێبەجێکردن ئیشەڵڵا ئێمە تموحی زیاتریشمانێ هەر لەسەر هەمان بابەت ئەکرێت گۆڕانکاریەکان لە چ ئاستێکا بن ئەکرێت بە چ شێوەیەک حکوومەت لە ڕێگەی یاساوە پەرلەمان لە ڕێگەی یاساوە حکوومەت و دام و دەستگاکانی لە ڕێگەی یاساوە و هاوڵاتیانیش لە ڕێگەی هۆشیاریەوە مامەڵەیەکی تایبەت نەک هەست بکەن جیاوازن پێیان وا بێکاوان ینی زۆر جیاوازن بەڵام هەست بکەن کە فعلەن تایبەتن لە لای خەڵکەوە بەڵێ من بەڕاستی
خەڵک زۆر لەو بوارە بەرامبەر بەمانە ڕێز و حرمەتی تایبەتیان هەیە بۆم جۆرە کەسانە مای خۆشحاڵی ئەوە بەڵام ئەوەی کەوا زیاتر ببینیت و کەم تەرخەم بێت دەسەڵات و بڵێن حکوومەتە ئەو یاسایانەی کەوا دانراوە زۆر جاجاری وا هەیە بەپی یاساکە ئەمانە ئەبنە ڕێگر لە بەردەمی ئەمانە هەتا هەندێک جار لە ڕێوەی کەم جۆرە کەسانت تاعین بکرێن جاری وایە کە ئێمە پاریش هاتین جۆمان لە بەسەرهاتی ژیانیانە کرد یانودا هەندێک شوێنە لە هەندێک دەوایرا کار نایەن بە ئێمە وازان کە ئێمە خاوەن پێداویستی تایبەتی ناتوانین هیچیان پێ ناکرێنەوە بەڵام بەداخەوانێ حکوومەت ئەبێ یاسایەک دەرکا کە زیاتر بەتەنگ ئەمانەوە بێ زیاتر خزمەتی ئەمانە بکە چونکە حتا تۆ جەناب باسی بازە شوێنێکت کرد ئێمە لە زۆر شوێنی گەشتیاریە کاتێک کە ئەچیتە شوێنێ ئەبینین کە باسی دەوالێت دەکە یعنی حساب بۆ ئەم جۆرە کەسانە نەکراوە من سوپاسانەکەم زیاتر لە کاتان ناگرم چکە ئەو هاوڕێیانەی دیکەش دڵیان پێیان خۆشەوە لە چواردەوریان بن لەم ڕۆژە تایبەت کاکە ماهرماندوو نەبن هەر بشین بەو هیوایی هەمووان وەکویەوە بڕوان نەبابەتەکە و لای لێ بکەنەوە سوپاسانەکەم شەرەفمەند بووین بە حضورتان هەر بژین. عزیزان سڵاوتان لێبێت دووبارە بۆ ئەم بەشەی بەرنامەکە میوانداری سۆزیخانمان کردووە کە دەرچووی زانکۆیە و لە دەستگایەکی ڕاگەیاندن کارەکانی خۆی ئەکە واروەها ساران نامۆ کە فۆتۆگرافەرە و فەرمانبەریشە. سۆزیخان من بیرمە کە لە زانکۆ بووم یەکێک لەو کەسانەی کە هەر 4 ساڵەکە یەکەمی بەشێک بوو لە کۆلێژی زمان کەسێکی نابینا بوو ئەوانەی کە چاوساغ بوون دەرەقەتی نەهاتن ئەوەندە زیرەک و بەتوانا بوو. پێم خۆشە بزانم و لێرەشەوە پەیامی خۆت بۆ کۆمەڵگە بنێرە کە ئێوە ئەتوانن چی بکەن وەکە پێتانەوترێ خاوەن پێداویستی تایبەت مانای ئەوە نییە کە کەسانی بێدەسەڵاتن و پێویستان بەوەی خەڵک یارمەتیتان بات و لە نێوان کەوانەیە کە خێرتان پێ بکات. بەڵێ دەستخۆش بە بەڕێستان سوپاسانەکەم سەرەتا مەوێ بڵێم کە مندانبوون بۆ زۆرێک لە مرۆڤەکان واتای هێز و توانا و بەهرەیی و ئیرادەی زیاترە بۆ بەشێکی تریش ڕەنگە بە جۆرێکی تر بێ بەڵام ئەوە پەیوەستە بەو ژینگە و بارودۆخ و هەلومەرجەی کە تایە ئەژیت بەدەر لەوەی کە ئەبێت خۆت بتانی ئەو متمانێ بە خودی خۆت و دەوروبەرەکەت ببەخشی کە ئەتوانیت. دیارە خوێندن وەکو بەڕێست باست کرد دژواری زۆری هەیە بۆ ئێمە یعنی کاتێک من خوێندنم تەواو کردووە کاتێک ئەڵێم دەرچووی کۆلێژی یاسا و ڕامیاریم بەشی یاسا ئەمە بەناو ئاسانە بەڵام تێپەڕاندنی ئەم هەموو ساڵە لە خوێندن بۆ من زۆر دژوار بووە لەبەرەوەی لێرە کەمترین ئاسان کاریەکێ بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت وە نابینایە کە بیێ بخوێنێ. من زۆر جاری تری شەمە وتووە کاتێک ئەچیتە زانکۆ تەنیا ئەوەندێت تۆ کورسێکی خوێندنت پێدراوە بۆ ئەوەی کە بخوێنی ئەگەر ناوەکەوەی چۆن پێداویستیەکانی خوێندنە دەستەکەوێ وەکو تەسجیل و کاسێت و فلاش مۆری و یان هەر بابەتێکی تر تۆ بەکاریهێنی بەڵێ وەکەوەی کە چۆن منهەجی دەستەکەوێ چۆن ئەتوانی سەرچاوەکانی خوێندنە دەست بکەوێ و بۆ تەحزیرە ڕۆژانە و کاتی تاقیکردنەوە بەکاری بێنی ئەمە قاتەکانە سەرەکەوی چۆنە چتە کافریا خۆی چۆن یەکێ لە دەستگاکان یەکێ لە بەڕێوەبەرایەتیەکانی شێکی خۆت ڕایکەی بەڵێ وە چۆن هاتوو چۆ ئەەکەی لە ماڵی خۆت بۆ ئەو کۆلێژی کە تیای ئەخوێنیت یعنی ئەمانە هەمووی لە ئەستۆی خۆت و کەسە نزیکەکانی دەوروبەرتن بەداخەوە ئەتوانم بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا هیچ کام لەم بەرپرسیارەتیانەی هەڵ نەگرتووە و خۆی ناکات بە خاوەنی خوێندکاری نابینە. بەڵێ دێمەوە خزمەتت ساراخان عەفوو سۆزیخان ساراخان یعنی زۆر دڵخۆشکەر بوو بەلای منەوە کەوتە من کاری فۆتۆگرافەری یەکەم و فەرمانبەریشم بەڵام پێم خۆشە لێرەوە پەیامەکانی خۆت بگەێنی و گلەیەکان و ڕخنەکانی خۆشت لە بەرپرسان لە وەزارەتەکان لە حکوومەت هەمووی باس کرد. سەرەتا سوپاس بۆ تۆ کاگیادگار من وەکو ساران نامۆ من لە فەرمانگەکەمە وەکو هێز و توانای خۆم بەعینوانی بەڕێوەبەری پێشکەوت و ئیشەکەم داتا ئەنترین لە بەشی داتا بەرپرسم لە هەموو ناوچەکانی گەرمیان باشە لە هەمان کاتە بەهرەم هەیە من بەهرەی هۆنراوم هەیە دیوانم هەیە و بەهرەی فۆتۆگرافیشم لە خۆمە حالیان زۆر هەرە پێیاوە وەکو پەیامیش ئەشتوانم وەکو بیکەم بەکاری پیشەی خۆشم ئەمە هێزیەکە وابزانم لە ئەگەر بۆ چاوە سێر کرێت کۆمەلگا خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت فۆتۆگرافی بکە بەڵام من زۆر پێشکەوتوم
پێشانگای تایبەتم هەیە پێشانگای هاوباشیم زۆرە ئێستا من بەرپرسی خانمانم لە ڕێکخراوی کوردستان فۆتۆی لە هەموو هەرێما من لێرەوە ئەمەوێت ڕایگەێنم بە چاوێکی کەمەوە سەیری خاوەن پێداویستی تایبەت مەکەن نە لە جەستەیە نە لە بیرە نە لە چاوە من خاوەن پێداویستی تایبەت لە عەقڵا بینم هەمانە هیچ کێشەیەکی نییە بەڵام لە عەقڵا خاوەن پێداویستی تایبەتە ئەوەی بە هەچ کەسێک لە ئێمە بڵێ سەقەت تەسەوڕەکەم مێشتی خۆیەتی ئەو سەقەتە من بەهێزم بەتوانم ئەو بەهێزی بەتوانیان متوانەیەکی زۆر زۆری بۆ من دروست کردووە کە هەمیشە بەسەر ئەستەمەکانی خۆمە زاڵە بم هەمیشە هەستەکەم ئەم کە مندامی من لە هیچ کام لەمانەی باست کرد لە هیچ کام لەو دەستکەوتە پیشەیی و ئەکادیمی و جوان و بەرزانەی بەدەست تێناون کۆمەڵگە هاوکارت بووە لایەنی بەرپرس ئەوەی بە ناوی کەم ئەندامانەوە بە ناوی خاوەن پێداویستی تایبەتەوە پارە و بودجەویان نەخرێتە بەردەست هاوکارت بوون ڕوا بکە کا یادگار من زۆر گلەیم هەیە لە هەنی ڕێکخراو کە بە شێوەیەک ئەیبینیم لە تەلەڤیزۆنە کە خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەک پێناسە ئەکانی من بێز لە خۆمەکەمەوە لە هەمان کاتدا لێرەوە منە ئەمەیە و پەیامە بگێرم وەرە سێرم کە خەڵات وەرەگرم بە ناوی منەوە شت وەرمەگرە بە یەک چاوسێری هەمووی بکە باشە کە پێشانگایەکەکەمەوە نامەیەکە بۆ نێرم وەرە سەیری ئیشەکانم کە لە فەیسبوک پۆستم لەسەر مەکە بڵێ پێویستە لایەن لێ بکرێتەوە زەبەت کاک یادگار منی ژەمەیە و پەیامە دەرکەم کە هیچ هێزێک نییە من وەکو خۆم بۆ بیری خۆمە بەس ئایەکیشکە وایە وەکو من بیرەکاتەوە من هیچ هێزێک نییە بتوانێت یەک هەنگاو بمهێنێتە دواوە بەس بەرەو پێشەواڕۆم من زیاتر لە کاتتان ناگرم چونکە هاوڕێکانتان لەسەرەوە چاوەڕێتانن وەکو سۆزیخان و وەکو ساراخانیش ئاماژەیان پێدا پەیامەکانیان زۆر گرنگ بوو بەڵام تەنها یەک ئیزافی بچووکم هەیە بۆ وەزیری خوێندنی باڵا و بۆ وەزیری پەروەردە کە لەم کابینەیە کاری باشتان کردو ئەنگاوی باشتان ناوە بەڵام کەسانی خاوەن پێداویستی و بەهرەی تایبەتتان لەبیر نەچێ لایەن لێ بکەنەوە بۆەوەی ئەوانیش کۆمەڵێکی کەم لە معاناتیان کەم بێتەوە دووبارە سوپاس بۆ هەردوولاتان ماندوونەوە. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێ بۆم بەشەی بەرنامەکە وەکو لە سەرەتای بەرنامە و پێشەکەکەی ئاماژەم پێدایەمە ئەمڕۆ لە پاسەکە هاتووینەتە خوارەوە وەکو حورمەتێک بۆ کەسانی خاوەن پێداویستی و بەهرەی تایبەت بۆم بە شەش میوانداری هەرێک لە بەڕێزان کاکە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی و هەروەها کەسایەتی شار کاکە زاهیری کەریمە ڕەشم کردووە کە ئەمانیش لە تێڕوانین و دیدی خۆیانەوە ڕەنگە من جەنابی دکتۆر ئەمڕۆ زیاتر لە بوارە ئینسانی و مرۆیەکە بدوێنم و حتمما سەبینەرەڵێ بەڵێ پرسیاریەوەشی لێ یەکەم کە وەکو پارێزگاری سلێمانی چی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەن دکتۆرگیان سوپاس بۆم دەرفەتە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کێشە و خەم و داواکاری و گلەیی و سەرنجەکانیان ناکرێ ئەمە لە ڕۆژێکی ساڵا کۆ بکەینەوە و بە درێژایی ساڵ ئەبێ خەمی خەڵک و وڵاتیان و بەرپرسەکانیش بێ ئێوە وەکو خۆتان چۆن لاتان لێیان کردوێت ئێمە یەکەم کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین هەوڵمان ناوە لە ناو پێڕەوەکەیە کۆمەڵێک بنەمای زۆر باش بۆ هەموو سێکتەرەکان بنووسین لە دروستکردنی بینایە لە پەرەپێنانی تواناکانیانە لە پاراستنیانە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی فێرکردنەوە لە ڕووی هونەرەوە لە ڕووی کەلتورەوە فەرهەنگەوە کۆی ئەو سێکتەرانی کە پێویستن چۆن وا بکەین زەمینەیەکی لەباری تەلارسازیمان هەبێ زەمینەیەکی لەباری ئەندازیاریمان هەبێ بۆی زۆر بە ئاسانی بتوان هاتوچۆ بکەن شوێنەکان بەکاربێنن ئۆتۆمبیل بەکاربێنن پارکین بکەن بازار بکەن ئەم پێداویستیانە بکەن لەلایەکی ترەوە کە هاتوونێتە پارێزگای سلێمانی ئەتوانم بڵێم یەکەم شوێنی لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە خەرجێکی زۆرمان لەم بارودۆخە قەیراناوی و بێدەرامەتیە بۆ ئەم بوارانە تەرخان کردووە هیچ یەکێک لە پەیمانگا و سەنتەرەکانی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتیەکان و وەزارەتەکەشیان نییە کە زۆر بە پشتیوانێکی گەورە لەگەڵیان نەبوو بین کە باسییانەکەم و چ ئەو ڕێکخراوە مەدەنیانی کە لەم بوارەیە دروست بوون بۆ ئۆتیزم بوو بێ بەشە لە دەماغ بۆ نابیست بۆ نابینا بۆ کورتە باڵا بۆ تالاسیما بۆ کەم ئەندام بۆ هەر بوارێک کە بەڕێزت بیڵی ئێمە پشتیوانێکی سەرەکی بووین بەپێی ئەو توانایی هەمانە و زیاتر لەوەی کە
لە توانامان دەرگاشتان بەڕووی داواکاری و خۆشیانە دانەخستەوە بە هیچ شێوەیەک ئێمە یەکەم شوێن بووین کە شوێنی تایبەتیمان دیاری کرد لە پارێزگا بۆ ڕاوەستانی ئۆتۆمبیلەکانیان دانانی مەسعەدی تایبەت بۆ هاتنە سەرەوەیان و پێشوازیکردنیان لە هەر کاتێکا کە ئەوان ویستپێتیان بەردەوام ئەم چەند ساڵە لەگەڵیان بووین و بەردەوام ئەمە بڕواایە لە لای ئێمە ئەمانە خۆیان بۆ خۆیان سلماندویانە کە خاوەنی توانا و بەهرەمەندی و لێوەشاوەیەکی زۆرن زیرەکی زۆرن ئەوەی کە ئەمڕۆ کراوە مشتێکە لە خەربانی تواناکانی ئەوان بۆیە ئێمە لە ئیداری خۆجێتی لە پارێزگای سلێمانی بە پشتیوانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و حکوومەتی هەرێم و لە پێش ئەوانەوە بە ئەمانەتەواڵم خەڵکی مەردی شاری سلێمانی و کەرتی تایبەتی نیشتیمانی لە شاری سلێمانی تا ئەم دقەیە پشتیوانێکی تەواومانن بۆ داپینکردنی ئەو خەرجیە مستەدامانی کە بۆ سنتەری ئۆتیزم بۆ شەل دەماغ بۆ سنتەرەکان چ حەود سنتەر و مەڵبندەکەی خۆیان بێ ڕسمیەکان و دەوڵەتیەکان چ هەموو ئەو ڕێکخراوە پیشەیانە و مەدەنیانە بێکە لە دەرەوە هەن کۆمەکی زۆریانەکەین خەریکی پرۆژەیەکین لەگەڵ ڕێکخراوی ڕۆژ بۆ ئەوی ئەو هۆڵە داخراوی بۆیان کراوە تەواوی بکەین وەکاری زۆرمان لەگەڵا کردوون بودجەیەکی زۆرمان بۆ دابین کردوون لەسەر ئەرکی خۆمان لەسەر بودجەی پارێزگای سلێمانی کە ئەبێ بە ناوەندێک بۆ وەرزشکردنی خاوەن پێداویستە تایبەتیەکان. سوپاسانەکەم کاکە دکتۆر کاکە زایر دیارە جەنابتان وەکو کەسایەتیەکی شار هەمیشە لە کۆڕ و کۆبوونەوە و ئەوەی پێویستی بە هیممەت بوو بێ حزورتان هەبوو ئەوەشی پێویستی بە قیمەت بوو بێتونەتە پێشەوە بەنسبەت کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە بەنسبەت تێڕوانینی کۆمەڵگەوە بۆیان بەنسبەت هاتنە پێشەوەی لایەن و جیهەتی پەیوەنددار بە خەمەکانیان قسەکانی خۆتان بکەن سوپاسانەکەم. من حەزەکەم کلیلی باسەکەم بە دوو بەیتی پیرەمێردی نەمر کە هانمانەیە بۆی کە قەت مەغڕور نەبین لە ژیانمانە نە بە ماڵی زۆر نە بە جەستەی ساخ چونکە ئەمانە هەمووی موقەتن لەگەڵ ئینسانە پیرەمێرد لە دوو بەیتا فەرمێ کەماڵە هەبوو زۆرخۆ بامەدە کەماڵە نەبوو زوو چۆک دامەدە مەبەستی پیرەمێردی نەمر بەس ماڵی مادی نییە لەوانی ماڵەکە ماڵی توانایی جەستەیی بێ کاتێککە تۆ لەر ساغ و چاو ساغ و گۆساغی زۆر مەغرور مە بە ساغی ئەم کردانە هەموو ئەو نابینا بە ڕێزانە یا ئەو کەم ئەندامانی کە جەنابە ئەیانبینی هەرێکی لە ڕووداوێکی پچکۆلەوە بۆی بۆ بەسەرەتای کەم ئەندامەکەی لەبەرەوە ئێمەش هەمیشە معڕزین ڕۆژێ لە ڕۆژان ئەو بوارە ببڕین بەڕاستی کەم ئەندامەکان پێویستیان بە هاوکاری هەمومان هەیە من لە تێڕوانینی ئیسلام و قسەیەکی کەشەکەم ئەڵێم چۆن ماڵەکانمان واجبی زەکات و سەرفترەیە کابوو توانە جەستەیەکانیشمان هەرواجبی ئەوەیە من لێرەوە لەم بەرنامە پیرۆزەی بەڕێستانەوە ڕووەکەمە هەموو هاوڵاتی خۆشویستەکانی شارەکەم وانەی کە لە زمانەکەی من تێگەن لە هەر شوێنەکەن کەمەندامان ڕاستە زۆر نقصانی مادیان هەیە پێویستیان بە زۆر چالاکی و شت هەیە کا بێ ویان کرێ بەڵام تخوا هەمیشە ڕێزەکانتان بۆ ئەو چینە پێش پڕکردنەوەی واز لە بەزەیی بێنن بەزەیتیانە کارەکە واجبە ئەسڵان ئای بە کەلیمەی بەزەی واجبمانە ینی ئەگەر ئێمە لا لە کەسوکاری خۆمان و لە خەڵکی شار وڵاتەکەمان دەکەینەوە ئەی ئێمە چ مرۆڤێکین لەبەرەوە کەلیمە لە کەلیمەی بەزەیانێ کەلیمە لە دەربڕینی خۆشەویستیایە لە پڕکردنەوەی ئەو کەلێنەیە کە لە ژیانی ئەوان ڕووی داوە من بۆ نمونە بە بەڕێستەڵم حالیان خەریکی دروستکردنی ساحەیەکی تارتانم بۆ شەلل دەماغ و ئۆتیزم ئینشەڵا لە هەفتەکانی ئایندەیە ڕەنگە تەواو بێت چکە ڕۆژێک کە سەردانی شوێنەکەم کەسەی من کرد کۆمەڵێ مناڵی جوانی هەریەکەن لە ژوورێکی 4 بە 5 خوا باری شانی ئەوی قورس کردووە لە ژوورێکی 4 بە 5 شا تۆپتۆپێنی پێەکەی 2-3 ساعات لە ڕۆژەکەی نەبای ئێمە بتوانین زەمینەیەکیان بۆ خۆشکەین هەروەها بارەکەیەکم دابین کردەوە بۆ کۆمەڵی هیوا نابینایان وی بتوانن مقڕێکیان هەبێت چکاگەم لێ بۆ خەریب و کۆمەڵەکەیان پەروازە ببن لەبەر نەبوونی جێگا الحەمدولیلا خوا یارمەتیان توانیم خزمەتیان بکەم زۆر خۆشحاڵن بەوە ئەوانیش لەو شوێنەوە چالاکی جوان جوان بەرامبەر بەفیەکەی خۆیان پێشکەشەکان ئەوان زۆر دڵخۆشن بە یەکتری لەبەرەوە کۆکردنەوەیان زۆر مهمە ئەوان لە زمانی یەکتری دەگەن ئەوان زیاتر لە معاناتی یەکتری تێگەن زۆر بەخۆشی هەنێ جارکاچی لایەن دانیشی حەزەکەی چاو بنوقێنی بۆی وەکو ئەوان بی دەستخۆش بۆ هەمویان و دەستخۆش بۆ بەڕێستان سپاسانەکەم من بەستم بۆ حزورتان بێ لە بەرنامەکە بۆی هەست بکەن کە ئێوە لەگەڵیانن چ بەرپرسانی شار کەسی یەکەمی شار چ کەسایەتیە جوانەکانی شار کە خۆزگە ئەوانی دیکەش بێنە پێشەوە باوکاری جەنابی پارێزگار ئەوانەی ئێوە دەستان پێ کردو ئەوان تەکمیلی بکەن
جنابی دکتۆر هەواڵە بوو بەکر پارێزگاری سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاکە زاهیری کەریمە ڕەش کەسایەتی جوانی شار ڕێگەم بە ئەوەت پێ بڵێم سپاس کە لێرە حەزوورتان هەبوومان دەوەڕێزم. رانیازی سلااوان لێبێ بۆم بەشەی بەرنمەکە میوانداری دوو کەسی بەڕێزم کردووە هەرێک لە بەڕێزان کاک ئەحمەد شێخێتا بەرپرسی کارگەڕی کۆمەڵی ڕۆژ وارووا کاک دلێر شێخ جەبار بەڕێوەبەری یاخود بەرپرسی پەیوەندی و ڕاگەیاندنی کۆمەڵی ڕۆژ بە خێراتنی هەردوولاتانەکەم کاک ئەحمەد گەل لە جەنابتانەوە دەست پێ بکەین دیارە ئێمە وەکو لە پێشکی بەرنمەکەشمان ئاماژەمان پێداوە ئەم جارە کەس نابینە ناو پاسەکە ئێمە توینێتە خزمەتی ئێوە ئەمەوێ بزانم ئێوە دۆختان چۆنە و داواکاریەکانتان چییە و چەند لاتان لێکراوەتەوە؟ بەڵێ پێشکی زۆر سپاس بۆ جەنابێت ئەرکت کێشاکە حەزیەتی ئێمەت نیا بۆ ناو پاسەکە و دواتر لێرە ئەم بەرنامێت پێشکەش کرد کاک یادگار بەڕاستی ئێمە کەمەندامان پێشتر کەمەندام ئەناسرا لە وڵاتەیە بەڕاستی چونکە لە دوای ئیتیفازە و لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە کۆمەڵێک ڕێکخرا و دروست بوو لە ناو کوردستانە ئەم ڕێکخراوانە هەستان بە داکۆچیکردن لەسەر ژیانی کەمەندامان لە هەموو وڵاتێکیشە هەموو ڕێکخراوی کەمەندامی هەیە بۆ داکۆچیکردن لەسەر یاسای کەم ئەندامان بۆ ئەوەی هەموو کەس مەسەلەن لە وڵاتانە مافێکی ئەوەی هەیە کە یاسا سەروەر بێت لەسەر و هەموو شتێکەوە ئێمەش لە کوردستانە هەوڵمان ناوە بگەینە ئەوەی کە یاسایەک دابڕێژین یاسایەک بێت کە هەموو کەمەندامێک سوودی لێ ببینێت بۆ نمونە کەمەندامان هەیە نەخوێنەوارە نەی خوێندووە بۆ ئەوەی ئەو کەمەندامە نەبێت بە سلعەیەک بە سوالکردنێک بە شتێک بۆی بتوانین جێگەی بکەینەوە لەو یاسایە ئایا بە دابینکردنی موچەیەک بێت ئایا بە دامەزراندنی بێت لە شوێنێکا کە توانای ئەو شوێنە ئەوی بوێت ئەم شتانەمان کردووە بەڵام بەداخەوە یعنی هەر 4 ساڵە وەزیرێک یەت ئەم یاسایە داواکری هەموار بکرێتەوە ئاخر چی هەموار بکرێتەوە یەک بڕگەی جێبەجێ نەکراوە تا من هەمواری بکەمەوە ئێمە ئەمانەوە یاساکە جێبەجێ بکرێت دوایی تۆ ساڵانە 4 ساڵ جارێکە وەزیرەگیت بێت لە یەک خاڵیانە چاکسازی بکات نەک بێت بەعام هەمووی دیسانەوە تۆ بەگشتی دایڕێژتەوە دیسانەوە قسەی لەسەرکەیتەوە ینی ئەمە قورسە ناکرێت ئەمە یەکێکەوە خزمەتت کاک دلێر دیارە هەر با لەوێەوە لە کۆتایی قسەکانی کاک ئەحمەدەوە قسە بکەین ینی ئێوە گلەیتان لە وەزیرەیەک لە دواییەکەکان چیە ئێستا ئێمە لە کابینەی نوێمین وەزیرێکی تازە تۆ بۆ کابینەکە بەرپرسان تا چەند بەدەم داواکاری ئێوە وەهاتۆن چەند لایان لێکردوونەتەوە چەند گوێیان لێگرتوون پێش هەموو شتێ من سوپاسیەوەی حساسی بەڕێز دەکەم کە ئەو ئەرکومان دووبوونە بۆ ناو پاسەکە بۆ ئێمە ئەمە بەڕاستی حساسێکی زۆر جوانە بینە سەر بابی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و کە لە ساڵی 92 کۆمەڵی ڕۆژ یەکەم ڕێکخراوە بە کە خۆشبەختانە دروست بۆ هەموو کاتوتومانە ئەرکمان چیە حکوومەت پێمان بسمێرێ مافمان چییە بمان ناتێ کەواتە خەڵکمانەی خوێنەوە خەڵکمانەی توانای ئیشیە خەڵکمان هەیە ڕاستە بەجەسەد یعنی شێواوە شەکەتە بەڵام دوجار بە عقلێکی زۆر باش و جوان ئەتوانێ وەک بە ڕێزی پێشکەشکاری بەرنامە بێ وەک خەڵکانی تر بتوانێت لە شوێنەکانە کار و مەهامی خۆی ئەوەی کە لە سەرشانێتی جێبەجێیکە کاکە یادگار حکوومەت من حەز ناکەم یعنی هەموو شتێک مەسەلەن زەقکەینەوە لەوەیە کە بڵێن حکوومەت ئەمەی کرد و ئەوەی کرد و ئەوەی کرد من پێم وایە حکوومەت بەڕاستی ڕەنگە بە قەدەر ئەم بەرنامەی جەناب و گوێ و مەهامی کەمەندامی پێ نەگەیشت پێ بەڕاستە خۆ ئێمە بەرنامەیە پاسە و نامێنێ بڵێن ئێمە نەمانزانیوە بێگومان خینە بەردەستیان بە سیدی بێ بە دیVD بێ بە ڕێگەیەک بێ بۆیانە نێرین کاکە ئەحمەد دیارە من لەبەرەوەی خەڵکی زۆر وەرەگرم لەم بەرنامەیە بۆیە هەر لە چەند بەڕێزێک و ڕێیەک وەرەگرم پێم خۆشە قسەیەک لەسەرەوە بکەی کە کۆمەڵێک خەڵکن کەمەندامیان زۆر بچوو کردوێتەوە خەمەکانی کەمەندامانیان لە عەرەبانەیە کەم کردوێتەوە لە شتی زۆر بەسی تاکەمیان کردو بچووکیان کردەوە وەکو کاکەت لێر وتی ینی کەم ئەندامان خاوەن پێداویستی تایبەت کەسانی بەهرەمەندن ئەتوانن ئەنی جەنابتان لە بوارێکە وەکو لە وردە گفتووەیەک پێش بەرنامەکە ئاماژەت پێدا کاریگەری خۆتت هەیە
چۆن ئەم نەزڕەیە بگۆڕین بە کورتی بێت بەڵێ ئێمە یەکەم لە جارکە دروست بووین هەوڵماندا ئەم نەزڕەیە بگۆڕین لە ڕێی چیەوە لە ڕۆی پێشکەشکردنی کاری هوەریەوە یەکەم ئیشمان ئەوە بوو کە ئێمە هەستین بە کردنەوەی کارێکی هوەری لە شانۆگەری و مۆسیقا و گۆرانی بەشداری دوو فستیڤالمان کردووە لە ئێران فستیڤالی فەجر دوو جار بەشداریمان کردووە باشترین خەڵاتمانێناوەتەوە گروپەکەمان هەمووی کەم ئەندام بووە بە دەرهێنەرەکەشەوە و کاکشێنووری خۆی بەو ویلچەرەوە لەگەڵمانە بووە وەکو سەروەکی ڕێکخراوەکە لەگەڵمانە بووە کە چوین وەکو وە بچوینەتە ئێران و هاتوینەتەوە یعنی وامان پیشانی خەڵک داوە کە سەیری توانامان کەن سەیری ئەوە هەر کەمەندامێک کە عقلی نەبوو ئەوە کەمەندامە ئێمە کەم ئەندام نین ئێمە هەرێک لە ئەوانەی ئێمە کە ئەگەر تۆ بێی لە نزیکەوە سەیریانکەی هەمووی لە شوێنێکا کارەکە باشترین کارەکە ینی بڕۆ پرسیارکە لە بەڕێوبەرەکەی لە کەسەکەی کە لەو شوێنە ئیشەکە ینی باشترین کار پێشکەشەکە ینی من بۆ بێم هەمووی بە یەک چاو سیرکەین هەمووی بە یەک چاوینکە هەیە گۆشە گیر بۆ لە ماڵەوە نەیتوانیوە خوێنواری تاواکە هاتۆتە دەرەوە دەنگی بەرز کردوەوە کاری کردو جیا بەڵام ئێمە هێناومانە ئیشی شانۆگەریمان پێ کردووە بەڵێ سوپاسدانەکەم کۆتا پەیامی خۆتان بۆ مامەڵەی هاوڵاتیان لەگەڵتان مامەڵەی هاوڵاتیان من چکە لە سنووری سلێمانیە بەڕاستی خەڵک وەعەیەکی باشیە بەڵام ئەگەر لە زاری جارانە باشتر زۆر باشترە بەڵام ئەگەر لە ئەم دیدە خراپەی ئێمە کەمەندامان و سیر بکەن کە من بڵێم گۆشەگیریم هیچ ناتوانم وەرە یارمەتیم بەورە خێرم پێ بکە وەرە ینی بەڕاستی نخبەی ڕێکخراوەکان بیانکەن بە سلعایەک بۆ سوالکردن بۆ کۆکردنەوەی پارە ئەمەیان نەخێر ئێمە لە کۆمەلگا ڕازین و ئەگەر هەر کلێ و گازندەیەکمانە بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵ کاک دلێر زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ جەنابیشتان دیارە هاوڕێکانی دیکەشتان ئەدوێنین یەک بە یەکیان و هاوڵاتیانی دیکەش ئەدوێنین بۆ ئەوەی بتوانین کاریگەریەکی باشدا بنین مەمنونم ماندوونەوە. ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێ بۆم بەشەی بەرنامەکە میوانداری هەریەک لە بەڕێزان خات و بەهار عەبدوڕەحیم بەڕێوەبەری پەیمانگەی هیوای نابیستانی سلێمانی زۆر بەخێر بێن هەروەها مامۆستا عوسمان خەلیفە بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنایی بۆ نابینانێوەش بەخێر بێن مامۆستاگیان سەرسەر و سەرچاوم خات و بار لە جەنابتانەوە دەست پێ بکەم بە نسبەت نابیستانەوە دیارە ئەم بەشەی کۆمەلگا هاوڵاتیان کەمتر هۆشیاریان هەیە کە ئەبێت چۆن بەدەمیانەوە بێ و چۆن لایەن لێ بکاتەوە چۆن لە خەمەکانیان تێبگات پێم خۆشە خۆت باسێکی ئەو کێشە و معاناتانە بکەی کە ڕوبەڕووتان ئەبێتەوە کە هەتانە بە تایبەت جەنابتان ینی بەڕێوەبەری پەیمان ینی هەموو خەمەکان دێتە لایەوە. بە دڵنیاییەوە ئەم کەسە نابیستیش هەم کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە لە کۆمەلگاکی ئێمە بوونیان هەیە و ژمارەیەکی زۆری شەیە بەداخەوە لەبەرەوە ئەنی ئەبێ ئێمە کەسانی ساخ ینی بە ینی هاوڕێیان بین ئەوان خۆیان داوا لە ئێماکەن ئەڵێ ئێمە پەیاممان وایە کە ئێوەش هاوڕێمان بن ڕاستە ئێمە نابیستین و نادوین بەڵام توانای ترمان هەیە ئێمە ئەبینین هەستەکەین هەستەکانی ترمان هەمووی ساغا بەس تەنها نابیستی و نابیدوەکەی ئێمە ئەبێ هاوڕێیان بی کێشەی سەرەکی ئەوان لێک تێنەگەیشتنە ینی توانای ئەوەی کە ئەیانەوێ بیڵێن بگا بە کەسی ساخ و ئەوەی کە کەسی ساغیش ئەیڵێ ئەوان لی تێ بکەن کێشەکان ئەوەیە لێرە ئەوەی کە ئەبێ بە هاوکار بۆ ئەم چارەسەرکردنی ئەم کێشەیە زمانی هێمایە زمە ئاماژەیە کە ئێمە لە ڕێی ئەوە ئەتوانین پەیامەکانی خۆمان بگەێنین و هەم لە پەیامەکانی ئەوانیش بگەین بۆیە داوا لە هەموو خەڵک ئەەکەم یعنی هاوکاریان بێ لەبەرەوەی ئەوانیش هەستیان هەیە و کەسێکی شتێکی سەرەتایی لە زمانی بەڵێ یعنی و ڕێزیان لێ بگرێ ئەگەر لە شوێنێک شاکە نەوتوانی لێیان تێبگەیشتێ بە ڕێزەوە ینی بەڕێیان بکەی بەم شێوەیە یعنی کێشە نابێ. مامۆستا عوسمان جەنابتان بەڕێوەبەری سەنتەری ڕۆشناین بۆ نابینایان دیسان وەکەوەی کە خۆتان خاوەن بەهرە و پێداویستیەکی تایبەتن هەموو خەمەکانیش دیسان دێتەوە لای ئێوە خەم و معاناتان زۆرە لە کۆمەلگا پێم خۆشە لە دەمی خۆتانەوە لە تێڕوانینی خۆتانەوە باسی کێشەکان بکەن و داواکاریەکانیشتان بخەنە ڕوو. تەمان شانەی ئەم ژیانە
بە شێوەیەک دروست بۆ بۆی کە هەر یەکەمان ئەتوانی وەکو ئەکتەرە ڕۆڵی تیا ببینین زۆر جار کە کەسێک وەکو خان پێداویستی تایبەت ئەو ڕۆڵا بینێ ڕۆڵەکە زۆر جوانتر ئەبینێ و زۆر جوانتر شتەکان ئەبینێ وتەیەکی ئینگلیزی هەیە لە خراپترین کەس ئەو کەسەیە کە هەژارە بۆ خۆی دەوڵەمەنە بۆ وەرەسا بۆیە ئێمە ژۆکو خۆمانەوەکو نابینا خان پێداویستی تایبەت دەڵێن باشترین کەس ئەو کەسەیە کە دەوڵەمەنە لە بەهرەکانە و هەژارە لە تەمەڵی بۆیە ئێمە هەمیشە کاتی کە کەسەکە بینین لە پێشترا وەکو من کە بەهۆی مینەوە چام لە دەزاوە کە بە شانازیەوە لەوانەیە هەزاران کەس هەزاران ڕۆح لەبەر بەهۆی ئەوەی کە من مینەکانم پوسەڵ کردوێتەوە چای خۆم لە دەزا بۆی ئەوان چاویان ببینێ بۆی لێرە کە ئێمە زۆر وەکو ئەکتەرێکە ڕۆڵە بینی لە ناو سنتەری ڕۆشنایی یاخۆ لە هەر شوێنێکە لە هەر پێگەیەکە ئەوگۆ خان پێداویست تایبەت ئەوەیە کە گرنگ ئەوەیە ئەو ڕۆڵە ڕۆڵێکە بە شێوەیەکە دەربکەوین خۆ دەرخستن عیب نییە زۆر جار کە شتێکگەڵان ئەلێ فلانکەس خۆی دەرەخا خۆ دەرخستن عیب نییە خۆشاردنەوە عیبە بۆیە ئێمە وەکو خان پێداویست ئەم ڕۆک و جەژنێکە بینین بۆنەیەکی جوانە ینی شاری سلێمانی بەڕاستی پایتەختی ڕۆشنبیری ئەم بابەتی کە وروژاندووە ئەمە 2 ساڵەکە ئەم بابەتە ئەکرێ ئەمە گرنگیەکی زۆری هەیە بۆ ئێمە و ئەمڕۆ ئەم بەهرەدارانە دەرەکەون و ئەمە تەرجیعەکە بۆ ئەوەی ئەوانی کەش کە ڕۆژی لە ڕۆژان لە داهاتوە خوان نەخواست کە کەمەندامە بن ئەم ڕۆڵە لە دەست نێن بۆیە ئێمە وەکو سنتەری ڕۆشنایی هەمیشە ئەو نابینانی کە لە چوارچێوەی دیوارەکانە بە گۆشەگیری ماونەتەوە ئایانهێنینە دەرەوە دەیان نمونەمان پێەیە کە ئەو نابینایی بە ڕووداوی ئۆتۆمبیل بە هەر شێوازێک لە شێوازەکان کەمەندام بووە بینایی لە دەزاوە کە بەردەوام گریاوە لە ماڵەوە کە بەردەوام هەوڵی خۆکوژی داوە بەڵام ئێمە هێنامەتە ناو سنتەر ئێستا ئەمڕۆ بەهرەدارە ئەمڕۆ خەڵاتگەش هاوکارە لەوەی کە زیاتر بێنە پێشەوە زیاتر خەمی خۆیان بخۆن زیاتر بیانەوێت دەرکەون و سەرکەون ئەگەر کۆمەڵگە پشت ئێمە نەگرێ ئەگەر کەسایەتە دەوڵەمان و ڕۆشنبیرەکانی ئەم شارە لە پێش ئێوەمان نەبن ئێمە ناتوانین لەسەر پێخۆمان بۆ شەوی ئێستا ڕاوەستین چونکە تاوکەری یەکترین ئێمە بۆوانەوە جوانی بۆیە ئێمە هەمیشە وەکو وەفایەک بۆ ئەو کەسانی کە هاوکارمان بەردەوام ئێمە ئەوە فیان بۆ دەرەبڕین و سوپاس و پێزانی خۆمانیان بۆ دەرەبڕین ئەوە گرنگە بەلای ئێمەوە کە وەفا دەرکەوە لە خاوەن پێداویستە تایبەتەکانەوە بتوانین هەمیشە ئەو خۆشەویستەی هەمانە لە دڵمانەوە بۆ ئەوان بڕوانی بەڵێ سوپاسانەکە مامۆستا سوپاسانەکەین سوپاس بۆ ئێوەش ماندوو نەبن سوپاس کە حزورتان هەبوو هەر بژین. بەڵێ عزیزان سڵاوتان لێبێت لەم بەشەی بەرنامەکە میوانداری هەرێک لە بەڕێزان کاکا و بەشنەعمان سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان و خاتوو باخان نەجمەدین توێژەری کۆمەڵایەتی و چالاکی ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستانم کردووە کاکا و بەش پێم خۆشە لە ڕووە کۆمەڵایەتێکەوە لە مامەڵەی هاوڵاتیان لەو ڕۆوە پەیامی خۆت بگەێنی لەم بەرنامە تایبەتەی پاسی یادگار. سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ لایەنێکی گرنگی ناو کۆمەلگاتان وەرگرتووە ویشکە بابی کۆمەڵایەتی و ژیانی ئاسایی نابیناکان لە هەرێمدا بەڕاستی نابینایان لە ڕووی ژیان و گوزەرانیانەوە گیر و گرفتیان زۆر بۆ دروسە بێویش لە ڕووگەی ئەوەی کە موچەیەکی کەمیان هەیە بۆ بەڕێوەچوونی ژیانیان داهاتێکی ئەوەندە فاخریان نییە کە بتوانن وەک مرۆڤێکی ئاسایی پێی بژین ئەویش کە موچەکەیان خۆی بینێتەوە لە 150,000 بۆ 100,000 بۆیە ئەمە بووەتە بارگرانیەک بۆیان بەڵام لە ڕووی بابی کۆمەڵایەتی کۆمەلگا ئەوەی کە چۆن لیانە ڕوانێ و تێڕوانینی خەڵکان بۆ ئەمان ئەکرێ بڵین لەگەڵ ساڵانی پێشوو بەراوردی کەین زۆر جیاواز و زۆر گونجاوترە لە ساڵانی پێشوو زۆر باشترە خەڵکانێک ئێستا تێڕوانینیان بۆ نابینا زۆر باشە و خستنەوەیان بۆ ناو کۆمەلگا و تێکەڵبوونەوەی بە خۆیان شتێکی تەبیعی ڕوانن و لە کایەکانی ژیاندا بەشداریان پێ ئەەکەن گیر و گرفتێکی ئەو تۆیان نییە لەگەڵدا هیوادارین ئەم ڕێژەیە بۆ سەرەوە بچێەوە بەرچاو بیبینینەوە خەڵکانی کە ئاساین لەگەڵ مرۆڤی خاوەن پێداویستی تایبەت و نابین باخان خاتوو باخان پێم خۆشە لەو ڕۆوە ینی خۆتەزانی ئێمە کە هەموو ساڵێک کە لە نزیکی کۆتایی ساڵ نزیکە بینەوە 16 ڕۆژ و هەفتەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ڕاگەێنرێت بەنسبەت خاوەن پێداویستی تایبەتەوە کە جەنابتان وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی وەکو کەسێکی چالاک ئەوانیش لەم بوارەیە هەر
قوربانی ئەدەن هەر ناحەقیان بەرامبەرەکرێ هەر مافوو بڵێن مافەکانیان پێشێ لەکرێ یاسا لە پاڵ پشتیان نابێت. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ بەسەرکردنەوەی ئەم چینە و دەستخۆشی بەرنامەکەشتان لێکم هیوای سەرکەوتن بۆ هەمووتان نەخوازمر بەخۆت و کامێرەمان و کارمەند و هەمووتان. بەڵێ بەنسبەت چینی خاون پێداویستی تایبەت معاناتێکی چینی خاون پێداویستی تایبەت ئەوەیە کە ئێمە ناتوانانی بڵین توندوتیژیە بڵێ ناچێتە ئەو قاڵبەوە بەڵام ئەوەیە بۆ هەلی کارکردن هەلی وەرگرتنیان لە کارکردنە تا ڕادێک لە وڵاتی خۆمان کزە کەمتر وەریان ئەگرن بڵێ لە کارکردنە بەڵام لە هەمان کاتا خۆی زۆر گرنگە ئەو وحیە بڵاو بێتەوە ئەو هۆشیاری بڵاو بێتەوە کە کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش وەربگرن لە دام و دەستگا حکوومیەکان ئەهلیەکان چونکە بەڕاستی ئەوانش خاوەنی توانان خاوەنی لێ هاتوین قەی ناکەلەوانەیە لە ڕووی جەستەوە هەندێکەم و کوڕیان هەبێت بەڵام ئەوە ناگەێنێت کە بە تەواتی ڕەفس بکرێتەوە لە کارکردنە بگرا چینی خاوەن پێداویستی تایبەت هەندێک کات ئەمەنە بە وردی و ئەمەنە بە جوانی کارەکانی خۆیەکە زۆر بە ورتر و بە سالیقەتر ئەیکا وەک لە کەسانێکی ئاسایی. بڵێ من زۆر سوپاسان دەکەم کە عزیەتان کێشا دڵنیام زۆر پەیامی دیکەتانەیە بەڵام هەر شێوازی بەرنمەکەی ئەمڕۆوە بوو کارلاری یەکێکتان پەیامێک وەربگرین بۆی دەنگەکە بە کاملی و بە چڕی و بە تێری بگات. من زۆر سوپاس دەکەم کاکە ئەو بەشگیان سوپاس خات و باخان کامڕۆ زۆرتان هەبوو ماندوو هەر بژین هەر بژین. بەڵێ دیزان دووبارە سڵاوتان لێبێ بۆم بەشەی بەرنمەکەم میوانداری دوو هونەرمەندی ئەزیزم کرد و هەریەک لە ئەفراح ئیبراهیم فاتح کە شێوەکارە و هەروەها ڕاوێژ عوسمان کە فۆتۆگرافەر و ئەوە تا خەڵاتەکەی بەدەستی منەوەیە کە ئەمڕۆ وەکو کەسێکی بەهرەمەند خەڵات کراوە من دێمەوە خزمەتی کاکە ڕاوێژ ئەفراح خانبا لە جەنابتانەوە دەست پێ بکەین. ئەم ویلچێرەی تۆ بەکاریێنی چەند ژیانی بۆ قورس کردووی و هاوڵاتیان چەند ژیانیان بۆ ئاسان کردووی؟ بە پێچەوانەوەیە ویلچێرنەکەم ژیانی ئاسان کردووە یارمەتی میداوە بووەتە بەشێک لە ژیانم هاوڵاتیانیش هەندێکیان ناڵێم ئەوانەی کە بن چەند کەسێک هەن لە ژیانمان هاوڕێ من ئەوانەی کە نزیکن لێمەوە تواناکان من ئەگەڕێتەوە بۆ ئەوان یارمەتیمیان داوە بە تایبەتی هاوڕێکانم لە ماڵەوە دایک و باوک و خوشک و براکانم دایک و باوک خوشک و برا هاوڕێ ئەرکیانە بیکەن بەڵام چی ئەو خەڵکانی کە بە شێوەیەکی جیاواز ڕوبەڕوویانە بیتەوە ڕۆژانە بەرکەوتن لەگەڵیان زۆر خۆشیاری ئەوەیان هەیە من کەسێکی ئەوم حەزم لە دەرەوەیە دەرەچم دێمە ڕۆم چەنەها جار ئەو کێشانە هاتەوەتە ڕۆم ئەمە تۆ بۆ دەرەچی بۆ دێیت بۆ ئەڕوا من چۆن ینی وایان لێت کردووە ئەگە من خۆم نەبم و کەسێکی ئاوانە بم ینی حەزم زاڵ نەبمە سەرینەکەم بێ لە ماڵەوە دانشم و گۆشەگیر بم بەس من گوێم لێ نییە دەرەچمە دەرەوە و من بۆ کەسانە ینی ئەڵێم حەز ناکەم گوێ بدەن بە قسەی هیچ کەسێک هەڵدەن ئیشی خۆیان کرد. کاکە ڕاوێژ ئەم خەڵاتە پێزانینێکی زۆر بچووکە بۆ کار و ماندووبوونیەوە کە جەنابتان فۆتۆگرافەرن جگە لە خەڵات ئەرکی وەزارەت و دام و دەستگا پەیوەنددارەکان چییە بەرامبەر بە ئێوە؟ بەداخەوە ئەواڵێم لە زۆربەی دام و دەستگاکانە ئەگەر من خۆم نەڵێم باشە من خاوەن پێداویستیم هیچ هاوکارێک ناکری ئەبێ خۆم چم بۆ لایەن بڵێم چ ڕێو شوێنێک هەیە من بیگرمە بەر بەداخەوە بەڵام دام و دەستگاش هەیە کە ئەو پەڕی ڕێزیان واندووە ئەو پەڕی هاوکاریان کردووە بەڵام ئەتوانم بڵێم بەگشتی زۆر باشنی لە ممارەسەکردنی پیشەکەتە وەکو فۆتۆگرافەرێک وەکو خاوەن پیشەیەک هیچ شتێکت کەمە لەوانەی دیکە کە لە بوارەکەم بە پێچەوانەوە بگرە ڕەنگە زیاتریشم هەبێ سپاس بخەوە بەهرەیە خۆی گەورەی ئەوێتی پێم لێسەندنەوەی دەسێک ئەوە نییە کە من بوەستم یاخود هیچ توانایەکەم نەبێ چەنەها گەشتم کردووە لەگەڵ هاوڕەکانمە ئەو شتانی پێداویستانی من پێم بۆ زۆر لە هی ئەوان قورستر بووە بگرێ هێشتا هاوکاری ئەوانیشم کردو لە گەشتەکانمانە سپاس بخوا من زیاتر لە کاتیەوە ناگرم چکە هاوڕێکانتان لە مەراسیمەکە چاوەڕێتانەکەن کاکە ڕاوێژ ئەفراحخان سپاس بۆ کاتی بێمەتان بەخشی بەڵام ئەوەی لە قسەکانتانە دەرکەوت لە قسەی هاوڕێکانتانە دەرکەوت ئەوەیە کە
کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەبێ وەکو کەسانی خاوەن بەهرەی تایبەت بڕوان نەخۆیان لە ماڵەوە دانەنیشن گۆشەگیر نەبن چاوەڕێن نەبن کۆمەڵگە خێریان پێ بکە بەڵکو ئەوان بێنە پێشەوە و هاوکاری کۆمەلگە و کەسان و تاکەکانی ناو کۆمەلگەش بکەن زۆر سپاس بۆ ئامادە بوون هەر بشین سەر و سەرچاو. بەڵێ عەزیزان دووبارە سڵاوتان لێبێت لە کۆتا بەشی بەرنامەکە میوانداری خات و سارا عوسمانم کردووە کە هونەرمەندە ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان متابعی کارەکانی بکات ڕەنگە هەموو هەستێکی لا دروست بێت تەنها و هەستە نەبێت کە سارا خاوەن پێداویستی تایبەت بێت چونکە ماشەڵڵا چالاکە سڵاو لێبێ سارایان ماندوو نەبی با لە ئەو بابەتەی ئەمڕۆ زۆر باسمان نەکرد لە بەرنامەکە بابەتی گواستنەوە بوو هۆکارەکانی گواستنەوە بەنسبەت کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە ئەمە چەند معانات و کێشە و خەمی بۆیەوە دروست کرد بەدڵنیایە سپاس بۆ ئەم دەرفەتە هەڵبەت دەگەر من پێم باشە لە خاڵی سەرەتای ئەم پاسێتەوە دەست بەڵێ ئەمە لە پاسەکە هاتوونەتە خوارەوە بۆ هاتوونێتە خوارەوە بۆی عەزیەتی پرسیارێکە کە ئەبێ هەمومان ئیشی لەسەر بکەین بۆ هاتوونێتە خوارەوە لەبەرەوەی ئەم پاسە مەرجێکیتیانە تایبەت بێ بە من کە بە کورسێ جوڵاوەکەمەوە بچمە ناویەوە کەواتە هەتاکو وشیاری تاک لەم هەرێمەیە بەرەو پێشەوە نەچێ گرفتەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چارەسەر نابێ ئێمە کە لە ماڵەوە هاتینە دەرەوە لە یەکەم پلیکانەوە کێشەمان بۆ دروستە بێ ڕاستە گرفتەکان زۆرن ئەگەر بینە سەرەوەی کە حکومەت کەم تەرخەمە کۆمەڵەشت بەڵام تۆی مهندس تۆی خاوەن چێشخانە تۆی خاوەن هۆتێل هەموو ئەمانە کێن دوجار خۆ هەموو ئەمانە حکومەت نییە تۆ کاتێت چێشتخانەیەک دروستەکەی مەفروزە و زەڕورە بیر لەوە بکەیتەوە منیش بە کورسێ جوڵاوەکەمەوە ئەمەوێ بێم نام بخۆم کاتێک هۆتێلە دروستەکەی منیش ئەوم پێویستە بۆ نمونە ئەگەر بین مەلەوانگاکان سیرکەین یەک مەلەوانگە نییە کە من بتوانم بچم بە کورسێکەمەوە بڕۆمە ناویەوە گرفتەکان زۆرن بۆیە من پێم خۆش بوو لێرەوە دەست پێ بکەم کە تکا ئەەکەم کە بەسیترین شت کە مافێکی ماف بێ بۆ ئێمە چارەسەرکردنی ڕێگاڵبانەکانە ئەمە یەکێکە لەوانەی کە تا ئێستا کێشەی بۆ دروست کردوون و بە کەسیش بەدەمیەوە ناوە هەموو ڕۆژە گرفتمان بۆ دروست دەکات هەموو ڕۆژە من پێویستم بەوەی دەستی تۆ بگرم کە تا لە پلیکانەیەک سەرکەوە من پێویستم بەوەیە کە تۆ داواتی منەکەی بانگشتی منەکەی بڵم کاگیادگار بۆ کوێ بچین بۆ شوێنێ ئاخر و شوێنە من ناتوانم بێم ئاخر ئەوە ئەمانە چی ئەمەوانشی ئێستا بۆ منەوە ئەو خاوەن پێداویستی تایبەتانەی کە ویلچێرەکەیان هەیە کارەبانەکەیان هەیە ینی من بە حەزەرەوە دەسم لێ یا چکە ڕەنگە پێی ناخۆش بێت بڵێ خۆم ئەڕۆم بۆ ئەمە دروست بێت بۆ پێویستی بە من بێت من هیلاکە بم کاتێ ئێمە ئەم شوێنەوە کەسێک کە لێرەوە من لە دەستپێکی ئەم هۆتێلەوە داغڵە بم کەسێک پێویستە من ببینێ کە بە شێوەیەکی باشە با لەوێەوە داخلی بابەتی مامەڵەی هاوڵاتیان و شوێنە گشتەکان بین ینی ملاحەزە و تێبینی لەسەرەوە هەبوو کە ئەبینن کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی بەڵام ئاساییە بەلایەنە و مامەڵەیەکی ناڵێم جیاکاری بکەن جیاواز لەگەڵا ناکەن کە زیاتر بەدەمتەوە بێن تووشی ئەمە بووی ئەمڕۆ و ڕۆژانی تریش خۆی کێشەکە لە چۆ دروست بووە لەوەی کە لێرە زیاتر بەلایەن عاتفیەکە مامەڵەمان لەگەڵاکرێت کە من پێویستم بە سۆز نییە من پێویستم بەوەیە وەکو مرۆڤ لێم بڕوانی بەڵام جیاوازی من و تۆ ئەوەیە کەمێ جیاوازین لە شێوازی کارکردنە من و تۆ گەر بمانەیە بچینە نهۆمی دۆمی ئەم بینایە هەردووکمان ئەچین تۆ بە پلیکانەکانە ڕۆی من بەبەرزکەرەوە داجار هەردووکمان لە یەک شوێن ئەتوانین ئەو ئیشەمان جێبەجێ بکەین بۆیە پێویستە مامەڵەی خەڵک لە سۆز دەرچێت لە عاتیفە دەربچێت لەوە بێت کە کار ئاسانیمان بۆ بکەن چیمان بۆ بکەن ینی بۆچی من بڵێ گوناه حەبا دەستی بگەم من گوناه نیم تۆ دەستم بگجی تۆک و ئەندازیارێک وا بکە کە ئەم گرفتەی من نمێنێت کە تۆ بینایەک دروستەکەی بیر لەوە بکەرەوە هەموو چین و توێژەکان بە یەکسانی بتوان بچنەوە شوێنەوە دیارە من دڵنیام تۆ قسەی زۆر زیاتر هەیە بەڵام لەبەرەوەی ئەمڕۆ تایبەتمان کردبوو بەوەی کە هیچ کەسێک لە بوارەکە وەکو بەرپرس حەزوری نەبێ زیاتر ئێوە قسە بکەن زیاتر دەنگتان بگات و لە پاسەکە شاتی نەخوارەوە سارا کۆتا میوانی کۆتا وێزگەی پاسەکە بوو هیوادارم توانی بێتمان خەمەکان وەکو خۆی بگەێنین بەلایەنی بەرپرس دوای ئەم بەرنمەیە هیچ پاساوێکیان نمێنێتەوە بڵێن ئاگامان لێ نەبوو نەمانزانی نەمان دیستی بوو نەمان بینی بوو تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار و خەمێکی دیکەی تایبەت بە وڵاتیان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادار.